سەبار بۆی کە چی وای کرد ئەوەندە خۆشەویست بێت لە ناو خەڵکی ئەوەی کە بینیوێتی ئەوەی کە نەیبینیوە. یەکەمیان کاکەرێم کەسێکی زۆر کۆمەڵایەتی بوو بە شێوازی ئەوەی کە جارێک بینی بای تەنان لە تۆڕە کۆمەڵایەتیان قسەی لەگەڵ کرد بێ خۆشەویستی و کوڕی چۆتە ناو دڵ. کاکەرێم ئەوە شەر حەدیثی پێغەمبەری صلی الله علیه و سلم کە کاکەرێم لە خۆیدا تەطبیقی کرد بوو ئەویش ئەوەیە کە لەگەر هەموو برادرە نزیکەکانی لەگەر هەر کەسێک کە برادەراتی دەکرد و برایەتی دەکرد برایەتەکەی وابوو لەگەڵی ئەمە هەمومان لە کنە خۆمانەوەمان دەزانی کە کاکەرێم ئەمەی لەوانی تر خۆشتر دەوێت یان ئەمنی لە هەمووان خۆشتر دەوێت برادەرەکەی دیشم هەروە دەڵێ و برایەکەی دیشم هەروە دەڵێ هەمویان هەر هەمومانوەمان هەست دەکرد کە کاکەرێم ئەمە لە هەمووان زیاتر خۆشتر دەوێت. منە گەرمە بۆ چەند هۆکارێک یەکێک لەوانە خزمەتکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم، یەکێکی تر لەوانە کارکردن لەگەڵ کۆمەڵێک گەنجە کە وەکو خۆی خزمەتی پێغەمبەری خۆیان نەکرد صلی الله علیه وسلم، خزمەتی گەنجانی وڵاتیان نەکرد. هۆکارێکی تر کە بەلامەوە زۆر هۆکارێکی سەرەکیە، هەر شەوێک ئەوەی کە باسێکن هەر شەوێک پێش ئەوەی بخەوێ گەرنی هەموو کەسێکی ئازا کردووە. بێگومان مردنی ئەم گەنجەش ئینشاءالله ڕجامان وای لای خوای گەورە ئاخر خێرە، چونکە تەمەنێکی کەم و ئاوا گرنگیدان بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و خەڵکێکی زۆر ئاوا بۆی پەرۆشە، ئەمە سڕێکی هەیە لە نێوان خۆی خوای گەورە. دیارە زۆر جارە گەڕێتەوە بۆ تەقوای دڵ، هەنێ شتەیە پەیوەندی بە دڵەوەی بە کردار ناگەیتە ئەو مەقامە. مرنە کاکەرێم پەیامەکە مازن گەلدە بووە، هەروەکی چاوە ئێستا خودم پەیام بووە. پەیامەویژی وەک ئەس بینم کاکەرێم ئەو هەدەفە ئەسلی ژیانێدا گەهشتیە و دەستخۆ ئینای و کارگیری لەسەر ئەوژی ڕازی بوونە خودی تەعالی بووە. مدید کاکەرێمی پشتی یعنی ئەو خزمەتاکەری بە قورئانە پیرۆز و فەرمودەی پێغەمبەری سڵاوەت خودی سەر بن و خزمەتکردنا ئاینە پیرۆزە ئیسلامێ و مسلمانە، مدید کە خودی تەعالی چاوە بلند کرد و چاوە قەدر و قیمەت دایە و دلێ خەڵکیدا شیرین کرد. ئەوی شەو و ڕۆژ خزە سەریەک کە خزمەتا دینی خودی تەعالی بکات جێهێ خۆ کوردستانی خڕێ فەرمودەی پێغەمبەری خودی تەعالی بەڵاوکردن حتا vê لەحزێشی وەختی ئەو تووشی vê حادیسێ بوو حەدیثێت پێغەمبەری سڵاوی خودی سەر من دەستی ویدا بوون ئەوی بەڵاوکردن. ئەم ئینسانە گەنجێکە لەم بارودۆخە زۆر ناڕەحەتە لەم ژیانە زۆر قورسەی کە ئێستا خەڵک خەریکی مادیات و حەز و ئارزۆکەیەتی ئەم خۆی یەکلای کاتەوە بۆ کارێکی زۆر پیرۆز. ئەم کارە پیرۆزەش وای لێکە کە ناوێکی زۆر گەورەی پێ بدە. الحەمدولله ئەوەی کە زۆر جار کەسە گەورەکان خەمی خۆن کەسایەتی و شخصیەتە کە ئەفەرمون ئینسان نەبێت خەمی شخصیات و کەسایەتی بێت کە لە خۆی زیاترەژی. ئەوە تا ئێستا کاکە هەرێم خۆی لە ناو خەڵک نەماوە، بەس شخصیات و ئەخلاقە جوانەکەی لە ناو خەڵک ماوە. لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام ژیاوە، لەسەر ئاینی پیرۆزی ئیسلامی شۆفاتی کردووە، بە شاهیدی هەموو خەڵکی ئەم وڵاتە کە پیاوێکی دەستپاک و ئەمین و دەمپاک و داوێن پاک بووە ئەوانەیشی کە نەیان ناسیوە بەداخەون بووی. وڵی کاکاریم بەڕاستی دەنگدانەوەیکی زۆری هەبوو لە ناو لە هەر ینی لە هەموو شارچکەوەیان دەنگدانەوەی زۆری بوو. هۆکارەکەشی زیادەوەی کە ئیمامی حەنبەل حەدیثێکی هێناوە، حەدیثەکە ڕیوایەتی کردووە ئەفەرمێ هەر کەسێ لەگەڵ قورئان و فەرمودە و حەدیث و ئەم شتانە بێ لەگەڵ وتارە ئەم شتانە بێ خوای گەورە ئەگەر تەمەنی چەندێ بچووک بێت تەمەنی بەرز دەکاتەوە. ئەو هەموو خەڵکە بۆی بەداغ بوو، گەنجێک لەو تەمەنەکەمەیە لەبەرەوەی هەموو تەمەنی بۆ خزمەتی خوا و قورئان و ئیسلام تەرخان کرده بوو، خوای گەورە لە دڵی هەموو خەڵکە خۆشەویستی کرد و ئەو هەموو خەڵکە بۆی بەداغ بوو. ئاماژەی کردەوەکانی ئینشاءڵڵا کەسێکی باشیە بێ. فعلا نەک کاکە هەرێم، هەر کەسێکی هاوشێوی کاکە هەرێم بێ لە دنیاە بۆ خوا بەسوحێ خوای گەورە لە دڵی خەڵکە خۆشەویستیەکە.